هەمیشە ئێمە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ هەوڵین ئەو کەسانی کە لە هەر بوارێکا بن تواناییان هەبێت لە بوارەکانی ئەدەبیاتە لە بواری شعرە لە بواری نووسینە ئیتر لە ناوخۆی هەرێمی کوردستان بێ یاخود لە دەرەوەی وڵات بێت و بەڵام ئەو توانی بێتی لەگەڵ بەرهەمەکانی خۆیان بەردەوام بێت و کۆمەڵێک لەو شعرانەی کە هەیەی بتوانێت زیاتر خزمەت بکە ئێمە هەمیشە وتومانە کورسات ماڵی هەمووانە بەبێ جیاوازی کار لەسەر و بابەتان ناکەین جا ئەمڕۆژ گەنجێکی خۆشەویست کاک ڕەنج بەرزنجی وەکو شاعیر ئێستا لە ستۆدیۆ ئامادەیە کۆمەڵە گفتوگوی جیاواز کۆمەڵە بەرەمیشمان پێشکەشەکە ئەگەر بیفەرمێت فەرموو بانی باش بەخێر بێت بانی باش سپاس بۆ ئامادەبوونە زۆر بەخێر بێت من بەر لەوەی بچمە لای هەر بابەتێک دڵخۆش بین کە لێرە ئامادە بووی سپاس بۆ ئامادەبوونە ئەگەر بە شعرێک حەزەکەم لێمە بینەرانیش جۆمان لە شعرێکی تۆ بێگەر ئامادە فەرموو بەیانیت باش کە بەیانیان چاو هەڵدێنیت لە یادە بێ نووری چاوم دوور بە نزیک ڕۆح میوانتە ئیشگری هەموو چرکەکانی شەوانتە بەیانیت باش هەستای لە خەو نانوویتەوە تۆ ناتەوێت لەسەر سنگم چاوە بە خەو بکەیتەوە من پاسەوانی و بۆ بکەم پرچی خاوە بۆ شانەکەم پەنجەکانم کوڵمی ئاڵت تێرماچ بکەن چاوەکانم کە تۆ نووسیت زوو خۆیانێ بە ساقەکەن بەیانیت باش هەستای لە خەو مەنورەوە ئەم جارەیان تۆ من خەبەر بکەرەوە ڕام چڵەکێنە لەو خەیاڵەی کە خەون بەو بەیانیەوە بینم کە تۆ چاوەکانتی تیا هەڵبێنی و بە تۆ بڵێم بەیانی و باش باوانەکەم هۆ تاقانەی وڵاتەکەم زۆر سپاسانە دەستەکانە خۆش بە زۆر زۆر بەخێر بێ سپاس بۆ حەزم کرد بە شارێکی جەنابتان دەست پێ بکەین لەوە دەست پێ بکەین هەمیشەکە یەکێک دەسەکا بە شعریاک دەسەکا بە نووسین ئەبێ پێشتر ئەزمونێکی هەبێ بۆی کە خوێنەرێکی باش بێت تێکەڵ بێ لەگەڵ ئەدەبیاتە کاریگەری کۆمەڵێ لە شاعیرە گەورەکان لەسەری هەبێت پێم خۆش بزانم دەستپێکی تۆ چۆن بوو سەرەتا چۆن هاتی ناو دنیای شیعرەوە چۆن دەستت پێ کرد بووی کە تۆش ببیتە خاوەنی کۆمەڵە بەرهەمی خۆت خۆی لە ڕاستیە من لە ماڵەکەی خۆمانێ لە ژنگی و ماڵی کە تیا گەورە بووم من کوڕی مامۆستا وشا بەرزنجی شاعیر و نووسەرم خۆشحاڵی قوربانم ئەو ماڵی کە ئێمەتیا بوون هەمیشە پڕ بوو لە شاعر پڕ بوو لە کتێب پڕ بوو لە نووسین و هەستەکەم تەسیرێکی باشی باوکم بەسەر منەوە هەبێت و دواتریش خوێندنەوەی شعری ئەو شاعیرانەی کە پێیان خۆشحاڵ بوون لە ژیانی مناڵیمەوە لە شعری مناڵانەوە هەتا ئێستا کاریگەریکی تەواوەتیان هەبووە لەسەر بەڵام بەلایانی زۆری ئەوی گەڕێنمەوە بۆ باوکی بەڕێز و کە حەزم کردووە ڕێچکەی لە ڕێچکەکانی ئەو بگرمە بەر بەڵێ کاک ڕەنج وەکەوەی کە ئەزانین کە لێ ئێستا تۆ لە دەرەوەی وڵات ئەژی وەکو گەنجێک تا چەند ئەو دووریە ئەو غەریبی ئەو وڵاتە وای کردووە سەرچاوەیەک بێ بۆ شعرەکانی تۆ تاوان خۆی غوربەت زۆر ناخۆشە من ماوەیەکی زۆر مامەوە لە دەرەوەی کوردستان غەریبی واو لێ کات کە هەمیشە بیرکردنەوەیکی قوڵە هەبێت بۆی بتوانیت بنووسیت بەڵام لە هەمان کاتیشە لەبەرەوەی کە زۆر دووری زۆر ڕۆحێتمان دووە بێت زۆر کات ناتوانیت ینی بنووسیت لەبەرەوەی زۆرمان دووی لە ڕاستیە زۆربەی زۆری و کاتانی کە لە دەروی وڵات بووم زیاتر شعری نیشتیمانی منووسی لەبەرەوەی زۆر بیری کوردستان مەکرد زۆر ناڕەحەت بووم بۆی کە بگەڕێمەوە بۆ کوردستان ینی زیاتر دەرەوەی وڵات هەستەکەم واد لێکە شعری نیشتیمانی بنووسی و شعری ڕۆمانسی خۆی زۆر کاتیژە و خەریبی و دوورکەوتنەوە و بیرکردنی ئەو کەلتور و
دابوونەری تێکە خۆتی تیابووی دیتری لە باوکتەوە بێ لە دایکتەوە بێمە لەناو خۆمانە زۆر خۆشەویستە هەمیشە حەزەکەین گرنگی پێبین و باسی بکەین لە وڵاتی بەریتانیا دانیشن باشە لەوێ ڕێکخراوێکتانەیە پێم خۆشە باسێکی و ڕێکخراوەمان بۆ بکەی ڕێکخراوەکەتان بەناوی چیەوەیە کار و پیشە ڕێکخراوەکەتان چییە؟ من لە ڕێکخراوێک بووین بەناوی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد کوردش کەڵچە سەنتە ئەم ڕێکخراوە مامۆستای برایان مەحمەد مامۆستای گەورە و نووسەری گەورەی کورد دامەزرێنەری بووە و جێگەی خۆشحاڵی بوو بۆ من کە لە ساڵی 2014 بۆ 2017 لەگەڵ کۆمەڵی هاوکاری زۆر باش لەوێ ماڵبەندی ڕۆشنبیری کوردی بەرین بەڕێوە کە منیشێک بووم لە دەستەی بەڕێوەبەرانەکەی توانیمانە لەوێ خزمەتێکی باش بکەین بە گەنجان و بە ئێستاشەوە ئەم ڕێکخراوە سوپاسی و کەسانی کاکەین کە لەوێ کارەکەن هەمیشە هەوڵدراوە بۆی کە ئەو مناڵانی لەوێ کە گەورە بنیا لەدایکە بن بتوانن لە خوێندنگەی کوردیمان تیا کردوێتەوە تا زمانی کوردی بتوانن بنووسن و فێر بن و هاوکاریکردنی پەنابەران ئەرکیشی ڕئیسی ڕێکخراوی ڕۆشنبیری کورد بووە هەروەها سیمینار و ڕێکخستنی کۆڕی شعری و یادکردنەوەی ئەو کەسایەتیانی کە گەورە و پیرۆزن بۆ کورد لەوێ ئێمە توانیمانە ڕۆحەتیشی کوردەواری چاک ببەخشینەوە بۆ کوردانی کە لە تەراوگاژن لە ڕێگەی ڕێکخراوە زۆر باشە لە ڕێگەی ئەنجامدانی ئەم سمینار و کۆڕانە تا چەند توانیتانە خەڵکانی دەرەوەی وڵات سوودمەند بن لەبەرێکە ئەوانیش لە غەریبی ئەژین و دوورن لە وڵاتەکەیان لەواچە بۆ ئەوان شتێکی خۆش بێت کاتێک کە ئەبینن لەوێ ڕێکخراوێک هەیە بۆ ناسانی کلتورەکەیان بۆ ئەو بەرهەمانەی کە خۆتان هەتانە خۆی لە ڕاستیە چکە لەوێ لە غوربەتای کوردەکان لە ڕێگەی ڕێکخراوێکی لەم جۆرەوە کۆ بنەوە سوودمەندەکەی لەوەیە وەکووتم بۆ مناڵەکانیان ئەتوانن لە خوێندنگە کوردەکانی نەکرد لە مەڵبەندی ڕۆشنبیری کورد لە زۆر بەشەکانی دیکەی وەریتانیا ڕێکخراو کراوەتەوە خوێندنگەی کوردی کراوەتەوە کە ئەمە هەستەکەم سوودێکی زۆر باشیە بە تایبەتی بۆ ئەو جیلێک کە لەوێ لەدایک بوو و لەگەڵەوەشە کۆکردنەوەی هەموو کوردانە جێگەی خۆشحاڵیە بێت کە یەکتری ببینن و حکومەی کوردەکان بەجێ هەرێکەوە لە شوێنێکی دوور دەست لە یەکتری ئەژین هەستەکەم کۆبوونەوەیان دڵخۆشیەکە شادیەکە کە ماندبوونی ڕۆژەکانی کارکردنیان لەوانەیە لە بیربەرێت زۆر باشە کارکردن لەسەر کەڵچەری کوردی لەوێ بە تایبەتی باسیێواکەی کە ئێوە گرنگی بە مناڵەکانیان زمانی کوردی فێر بن لەوێ و ئێمە سابینی کۆمەڵک گەنجمان ڕویان کردوتە وڵاتانی ئەوروپا بە تایبەتی وڵاتی بەریتانیاش تا چەند لەگەڵ ئەوانە بۆ نموناگەر بێنە لای ئێوە حەز بکەن لە لای ئێوە بۆ نمونە زیاتر گرنگی بە کەلتور بن لە بۆنەکانە ئامادە بن ئەگەر شتێک پێیوەست بێ بە کوردستان و ئەوان خۆیانی تێکەڵکەن چکە چەندین کەس ئێمە لە پرۆگرامەکەمانە میوانت لایەمە باسیەوەمان بۆ کاکە گەنجانێکی زۆر ئەو ڕۆحەتیان هەیە بەڵام لێرە ئیشەکە لای ئێوە تا چەند گرنگیان پێ بە تایبەتی بۆ مەسایلی کەلتور و نیشتیمان و کوردستان بۆ مەسەلەی کللتوری ینی زۆر ئێمە و کاتە زۆر گرنگیمان پێوە هەوڵمان نابوو کە گروپی هونەری کوردی دروست بکەین لە بابەتی هەڵپەرچیە بۆی بتوانین جلی کوردی پیشانی نەتەوە جیاوازەکان بین کە و هەوڵمانەوە خواردنی کوردەواری لە ئەم مەڵبەندە ڕۆشنبیریە دروست بکەین و خەڵکی ناوچە جیاوازەکانی ئەوروپا بانگێشت بکەین بۆ ئەوەی کە خواردنەکانمان ببینێ جلوبەرگەکانمان بێ بە پرسیڵ ینی زۆر سەرسام بوون بە خواردنی کوردی بە جوانی جلوبەرگی کوردی ینی ئەم شتانە شتێکی جوان و خۆش بوو کە لەو کاتەیە ئەمە پێشکەشمانە کرد و خەڵکانێکە هاتن سێریانە کرد جێگەی خۆشحاڵی بوو بوویمە بەڕاستی زۆر باشە جامە ئێستا پێمان خۆشە گوێمان لە دەقێکی دیکەی شعری بێت کە پێشکەشمان بکەیت کێڵێت بێتۆی سەخت نییە کێڵێت بێتۆی سەخت نییە
بابێ شەوێک لە مەنزڵگەم ڕۆژکاتەوە بەناو تارمایی تەنیاییمدا سەفەر بکات پرسیار لە پێنووسەکەم بکات ئەو کات تێگات بێتۆیی بۆ من مردنێکی لەسەر خۆیە کێڵێت بێتۆیی سەخت نییە با نیو سەدە ڕۆژووی عەشق بگرێت و نەیشکێنێت هەردوو چاوەکانی نابیناکە و هێشتا جوانی تۆ هەر ببینێت کێڵێت بێتۆیی سەخت نییە با لەگەڵ مامە پیرێکدا لە مەیخانەیەکی شار خۆی مەس بکات ئەو کاتەزانن ڕێکردنی سەرخۆشەکان بۆە سەختە کێڵێت بێتۆیی سەخت نییە کێڵێت بێتۆیی سەخت نییە با بەدیار تەلەفۆنە قەدیمەکەیەوە چوار مەشتەقی دانیشێت و تا قیامەت چاوەڕێی دەنگی ئەو بکات کێڵێت بێتۆیی سەخت نییە کێڵێت بێتۆیی سەخت نییە بابێت سەرێ با لە دڵی من بەگشت کوچە شەقام دەمار و هەموو ڕۆحمە تێبپەڕێت تۆ ببینێت ئەو کاتەزانێت بێتۆیی چەندە سەختە کێڵێت بێتۆیی سەخت نییە زۆر سپاس دەستەکانە خۆش بێت بێگومان هەمیشە کە تۆ دەسەکەی بە تێکستێکی شاری بینوسیت شێوە ستایلێکی تایبەت بە خۆتە بێت بەدەلەوەی کە خۆتەڵی کەش و ژینگەی ماڵەکەمان خۆی کتێب و باوکیش پێت بەردەوام لەو بوارەیە کاری کردووە بێچکە لە باوکت کاریگەری چه شاعیرێکی کە لەسەر توێیە بۆ نووسینەکانی بۆ قەڵەمێکی وای هەبێت کە تۆ کاریگەری لەسەر تۆ بەجێهێشت بێت مامۆستا جەمال غەمبەر بەڵێ دووبارە بە حکمی نزیشی لە باوکمەوە و ڕۆحێتی شارەکانی مامۆستا جەمال غەمبەر هەمیشە تێکەڵاومە بە تێکستەکانی مامۆستا لە حۆڕان و سێمی زۆرم پێ خۆشە کە لە حۆڕا بنووسم و چێژێکی زۆر تایبەتە بینم لە وشە بە وشەی شارەکانی مامۆستا جەمال غەمبەر بەڕاستی ئێستەکەم کاریگەری زۆر زۆر بەسەر مامۆستا زۆر باشە کاکڕۆن چەکر باسێک لە دەقە شەعرەکان کەی لە ئێستادا خاوەنی چەند دەقەی شەعریت کە نووسیوتە وەڵاهی نازانم بەڵام کتێبێکت پێیە کتێبێکم ئەم پەرتوانم ئەفەرمو ئەم پەرتووکە ساڵی 2015 کۆکراوەی گشت هۆنراوەکانم بوو تیام کۆ کردەوە لەوانەیە کێسە سێرەکەمەوە بە تاواتی بە دڵم نییە لەبەرەوەی هەندێک تێکستی هەری ئەمەش کتێبەکەیەتی دڵ کاتی نەما بۆ دڵ کاتی نەما بۆ فرێن بالا کەواتە لە دوای ئەوە چەندین هۆنراوەیەتی نووسیەوە بەڵام بوو کۆی کە دەقی باش بن و خۆم بە دڵم بێ دەتوان بڵێن بە ڕێژەیەکی زۆر کەمە سەر باش بەتمانی ئەمانش کۆی بکەیتەوانێ لە کتێبێکە بە دڵنیاییەوە ئیشەڵاگەڵ هاوکاران من لەم پەرتوکەیە کاکە هاشم چەمخارە زۆر هاوکارم بەو کاتە من خۆم لە دەرەوەی وڵات بووم هەندانێکی باش بوو نوتی کۆکاملی شارەکانم بۆ کۆکەرەوە بۆم بنێرە تکردی بەم پەرتوکە جوانە یانی من لەرەوە زۆر سوپاسێکم دەستخۆشی لێ یەکەم هەمیشە ینی دۆستایەتی و هاوڕێتی خۆی بەزیاوە سەلمان دووە هەروەها کاکە گۆفە ئەحمەد زۆر هاوکاری باش بوون ئیترەوە کۆی گشتی هۆنراوەکانمە بەڵام ئەتوانم بڵێم دەستکاریکردنێکی زۆر باش شێوێت لەبەرەوەی کە ئیتر لە مناڵیەوە چیم نووسی بۆ هەمیم کۆ کردەوە کرد مناوم پەرتوکەوە هەوڵێم ئیشەڵات چاکی کەم و لەگەڵ دەقە تازەکان شتی جوان و چاکتر بێت تا بتوانم شتێکی خەنجیلەی جوان پێشکەش زۆر باشە لەگەڵ ئەتوان بڵێن ئەمە نامیرکەیەکە لەگەڵەوەی کە تۆ ئەمام شارانان نووسی هیچ پرسێکت کردووە بە کۆمەڵێ شاعیری تر مامۆستا جەمال لە ڕاستیا پرسم مامۆستا جەمال کرد پێی فەرمووم وتی پەلەمەکە بەسی حەزێکی گەنجانەی گڕێک لە ناخمە ینی حەزمە کرد بیکەم پێی وتم وتی پەلەمەکە هەوڵ بە چەند ساڵێکی کە پەرتوکەکە و یان نامیلکەکە و بڵاو بکەیتەوە
من لێرە پێ مامۆستا گەنداوی لێبوردنەکەم کردم بەڵام ئەزمونێکی باش بووە من زۆر شتی باشی لێەوە فێر بووم کە فیدباکی خەڵک چۆن بوو دوایەوەی کە بڵاو بوو خۆم لە کوردستان نەبووم ئەزانم هیوادارم بەدڵیان بوو نازانم بەڕاستی زۆر باشە زۆر باشە شتێکی ئەمەنە کاریگەر هەیە کە وای لە تۆ کردوێ ئەم شعرانە هەم نیشتیمانی تایە ئەوەی کە من سێرم کرد جان هەم شعری نیشتیمانی تایە بەڵێ. هەم شعری تایە بۆ سلەیمانی بەڵێ هەم شعری زۆر سۆزداری و عاشقانە و گەرم و گوڕێکی زۆری پێوە دیارە بەڵێ. سلێمانیم زۆر زۆر خۆشەوێت ینی سلێمانی هەستەکەم هەموو دڵمە نەک پارچەیەکە لە دڵم تایبەت سلێمانیم خۆشەوێت و کوردستانیش هەموو بە هەموو بەشەکانی و خۆشەویستە لە ناو دڵمە بەڵام کە تۆ لە دەرەوەی وڵاتە ژیت بە دڵنیاییەوە ینی کە کاتی لە کاتی من نەمەتوانی بگەڕێمەوە بۆ کوردستان ئەو کاتە جوابم نەبوو وەڵامێکم وەرنەگرت بوو لە حکوومەتی بریتانیا تا بتوانم بگەڕێمەوە بۆ ئێرە بۆیە زۆر زۆر تامەزروی کوردستان و زۆر زۆر تامەزروی سلێمانی بوون ئەم سەفرش کە گەڕاومەتەوە زۆربەی زۆری کاتەکانم لە لای چایخانی شعب بوو بە دەرگی سەرا و سابوون کەران و چێژی لێ بینم بەڕاستی ینی هەستەکەم سلێمانی جوانترین مەملەکەتی خوایە لەسەر ئەم گۆی زەویە ئەوە نەتایبەتە لەلایەن باشە ئەمە شارێکە بۆ سلەیمانی ئەتوانی پەشێکیمان بۆ بخەنیتەوە لەسەر چاو ئەگەر کاتە ڕۆژان دەستەکانە خۆش سلێمانی لە شار و دێی غەریبەوە لە ناو خەیاڵی قوڵەوە لەسەر شاخی ئەزمڕەوە لەم غەریبیە و بەنورەوە دەرگای خەیاڵم بۆ سلێمانی کردوتەوە سلێمانی کلۆ کلۆ بەفری سپی سەر شاخەکانی زستانی ماچی دەمە و ئێوارانی عاشقانی بارانی بە خوڕی پایزانی خوڕەخوڕی لافاوی شەقامەکانی شەوانی جادەی سالم پێکەنینی لاوەکانی باخی گشتی و شاعیرانی پارکی ئازادی و شەیدانی مۆرکی سەربەرزی میلەتی سەرچنار و چەقچەقیش خۆشترین یادگاریمانی چایخانەی شەعب و ئەدیبانی قسەی خۆش و خوێنەرانی هەمووی هەڵقوڵاوی تۆیە شاری هەڵمەت و قوربانی سلێمانی سەرای شێخ مەحموودی نەمرو جیانی کتێب فرۆشان شاری شۆڕژگێڕ و شاری بەجەرگەکان ژوانی عەشقی لاوەکان ئیتر بۆم یەتەوەیات سلێمانی تۆ بۆ من چەندە پیرۆز و جوانی تۆ بۆ من سلێمانی چەندە پیرۆز و جوانیت زۆر سپاس خۆش بێت دەست خۆش بێ بێگومان سلەیمانی خۆی کاڵی شاری ڕۆشنبیران شاری ئەتیبان شاری شاعیران هەمیشە لە هەل لە ڕابردووە هەتا ئێستش چەندین کەڵە شاعیری گەورە لەم شارەیە بوونی هەبووە و چەندین بۆ نمونە کتێبی باش کتێبی شعری باش بۆ ئێمەیان بەجێهێشتووە هەر لە نالی و سالم و کوردی و بیگرە هەتا وەکو ئەم شاعیرانەی دواتریش یعنی ئەوەی جێگەی شانازی بووە کە هەمیشە باسمان کردووە لەو پەرتوکانە و لەو تێکستە شعرانەی مامۆستا شێرکۆ بێکەس ڕۆحی شاد بێت ئێستا وەرگەڕاتە چەند زمانێکی تر چەندین ئەدیبی کەمان هەیە کتێبەکانی وەرگەڕاونەتە سەر زمانە جیاوازەکان تۆ وەکو خۆت و وەکو دەستپێشێکی بۆ ناو شعر و بۆ ناو ئەدەبیات سوودی لەو پەرتوکانە بینیوە؟ ئەتوان بڵێم ئەبوو سوودم لێ ببینین بەڵام بە حکمەوەی کە کتێبەکانم دەست ناکەولەیە ئێستا لێرە هەمووی ئێستا هەمووی هەیە و هەمووشیم کڕیوە موشی شڵای بەمەوە ینی خوێنەوەیکی باشەکەم زیاتر دەوڵەمەند دەبم و هەستەکەم پڕترە بم لە وشە و تێگەشتێکی باشترمە بێت بۆ نووسین
ئینشەڵا لەم سەفەرەمانی بە کۆمەڵێک پەرتووکی زۆر باش وەگەڕێمەوە بۆ بەریتانیا و لەوێش خوێنەرێکی باشیە بن. زۆر باشە کاکڕەنجەگەلەوەی کە تۆ خۆشەویستێکی زۆر تێ بۆ کوردستان و بۆ سلێمانی ڕیارد نەداوە بە یەکجاری بێتەوە لە کوردستان بژی؟ وەڵای زۆرم پێخۆشە یەکێکێ لە ئاواتەکانی ژیانم بە دڵنیایی و شەڵا لە دەتوان بڵێم 3-4 ساڵی داهاتوە زۆر بە دڵنیایی ئەگەڕێمەوە لە کوردستان بە یەکجاری بژی یەکێکە لە ئاواتە گەورەکانم چکە ژیانی غوربەت ینی تەنیا تەمەنە بە فیرۆڕات من لێرە حەزەکەم یەکشت بڵێم ینی زۆر گەنجمانەیە ئاواتیشی گەورەیە بگاتە ئەوروپا بەڵام ئەوروپا ناگاتە چێژی بەیانیانێکی ئەم کوردستانە جا لە هەر شوێنێکی لە هەر کوچەیەکی ئەم سلێمانیە یا لە هەر کوچەیەکی هەر شارێکی دیکەی ئەم کوردستانە بیت چێژەکەی نابڕێتەوە کە بشیت بەڵام لە ئەوروپا تەنیا کارکردن و ماڵە ینی هیچ هەستەکەم ژیان تەنیا تەمەنە بە فیرۆڕات ئەوروپا من وا بیرەکەمەوە هەموو کەسێکی ئازادە بۆ ژیانی خۆی. زۆر باشە ئەتوانی دوایین شاری خۆزمان پێشکەشکەیت. لە داخی تۆ نیشتیمانم بە دایکیشمەوە بەجێشت ئەزمڕ و گۆیژە و قەرەداخم بە ئەندازەی دووری وڵات کردۆتە هەنسکێک و قەت پێک ناگەین هەموو شەوێگەت نووسمەوە وەک چیرۆکەکانی دایەپیرە بە ئەسپاییەت خوێنمەوە پێیەکانم وەک مێلورە هەنگاوەکەن بۆ نیشتیمان تا بە وێنەی باڵندەکانی ناو قەفەس پێت بگەنەوە و هەر وەک جاران پێت بڵێم خۆشمەوێت دەسپاس. دەستەکانە خۆش بێت دەست خۆش بێت زۆر سپاس خۆشحاڵ بووینم بەیانێکە لای من میوان بووی بە هیوای سەرکەوتن بە هیوای ئەوەی کە بەردەوام بی لەو تێکستانەی خۆت و وە بتوانی باشتر لە بواری شارە زیاتر خۆت ببینیتەوە دووبارە سپاس زۆر بەخێر بێت زۆر عەزیێتان کێشا زۆر خۆشحاڵ بووم هیوای زۆر سەرکەوتنتان بۆ هیوای سەرکەوتنیش بۆ تۆ خوازی سپاس بۆ دەست خۆش.